تاوکو بەرگیان لە دەستدانی ژینا و هەر کچێکی دیکەی ئێرانی هەر کات پرچیان دەرکەوتایە پۆلیس هەراسانی دەکردن، بەڵام ئەو جارەیان کەوتنی سەرپۆشەکەی ژینا دۆخێکی دروست کرد کە ئێستا بە شۆڕشی ژینا ناو دەبرێت. ژینا ئەمینی تەمەنی 22 ساڵ بوو. ڕۆژی 13 ئەیلول پۆلیسی ئەخلاقی تاران بە تۆمەتی پابند نەبوون بە یاسای باڵاپۆشتی دەستگیری کرد. ڕۆژانە هاوشێوەی ژینا و بە هەمان تۆمەت ژنانی ئێرانی دەستگیر دەکران. لای ئێرانەکان بوو بە حاڵەتێکی ئاسایی، بەڵام دوای 3 ڕۆژ لە دەستگیرکردنی و کاتێک لە 16 ئەیلولدا هەواڵی گیان لە دەستدانی ژینا لە ڕووداوێکی تەموو مژاویدا بڵاو کرایەوە، خەڵکی خڕۆشان و ڕژانە سەر شەقامەکان. پۆلیسی ئێران هۆکاری گیانە دەستدانی گەڕاندەوە بۆ توشبوونی بەجەڵتە، بەڵام نەکە سوکار و نەخەڵکی بەو گێڕانەوە قایل نەبوون و ژن ژیان ئازادیان کرد بە دروشمی ناڕەزایەتیەکان. سەرەتای ناڕەزایەتەکان لە سەقسی زێدی ژیناوە دەستی پێکرد، دواتر سەرانسەری ئێرانی گرتەوە. ژنانیش هاوشانی پیاوان بۆ ماوەی 6 مانگ دروشمیان دژی کۆماری ئیسلامی دەگوتەوە و بەردەوام بوون لە خۆپیشاندانەکان. بۆ دامرکانەوەی ناڕەزایەتەکان ڕۆژی 4 کانونی یەکەمی 2022 داواکاری گشتی ئێران هەڵپساردنی کارەکانی پۆلیسی ئەخلاقی ڕاگەیاند، بەڵام ناڕەزایەتەکانی دا نەمرکاندەوە، چونکە ئێرانەکان پێشتر 2 جاری دیکە ئەزمموی هەڵپساردنی کارەکانی پۆلیس و دواتر کاراکردنەوەیان کردەوە. دروشمی خۆپیشاندانەکان لە سەروی پۆلیسی ئەخلاقەوە بوون، ئەوان داوای لەسەر کارلابردنی دەسەڵاتدارانیان دەکرد. ڕوبەڕووبوونەوەی خۆپیشاندەران لەسەر ئاسی جیهان ناڕەزایەتی لەکەوتەوە. ئەمریکا و بەشێکی وڵاتانی ڕۆژئاوا دەستیان بە سەپاندنی سزای تازە بەسەر بەرپرسانی وڵاتەکەدا کرد و هێشتاش سزای تازە لە هەکبەیاندایە. کۆماری ئیسلامی ئێرانیش دەستی دەرەکی و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی وەک هاندەری ئاڵۆزەکان ناو دەهێنا و ڕۆژ لە دوای ڕۆژ فشاری بۆ کۆتایی هێنان بۆ ناڕەزایەتەکان زیاتر دەکرد. لەو ماوەیەدا لانی کەم 500 خۆپیشاندەر کوژران، نزیکەی 22,000یش دەزیر کران. ئێستاش ناو بەناو هەواڵی لە سێدارەدانی هەندێک لە خۆپیشاندەران خەڵکی ڕادەشڵەکێنێت.